باشا عزیزان و خۆشەویستانی بەندەی مخلیس ئارام ئەحمەد ڕێز و حرمەت بۆ هەموو لای خۆشەویستان با ئیشەکانمان جێبەجێ بکەین وردە وردە باش بەخێر بێن بەخێر بن عزیزان سەر چاوانی من هاتن هەموو لایەکتان قوربانی ئێوە بەخێر بێن سەر چاوان ئەمشەو وەک هەمیشە کۆمەڵی قسە باسمانە بێت ئیتر بزانیشین وەزعەکە بەرەوچووەوە ئەچێت یەک دوو دەقیقە وەسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە پاشان ئەچینە ناو قسە باسەکانەوە پێشم وایە سەعاتی دەی بە کاتی کوردستان کە یاریەکە هەیە یاریەکەم شەو پێم وایە زۆر ئەوەنی وەرە من بخۆم بەڕاستی ئەهلی یاریشت نیم بەس سەیری هۆڵەنداکە ئەکەمە جینایتر سەیری هیچ شتێکی تر ناکەم کاتم نییە بۆ یاریشت هەر حەزیشم لێ نییە لەڕاستی باشە دەست پێ بکەین وردە وردە ها دەست پێ بکەین بەڕێزان سەرەتا ڕەنگە دوایش باسی گەندەڵێکی ئیدارەی گشتی و بەکرپەتاتە ئەوانە بکەم ئەگەر پەلەم لێ نەکەی چونکە من دوو شت هەیە هەمیشە لە یەکتری جیاکەمەوە علاقاتشی ئینسانی بینی دوو نەفەر نێر بێیامێ ئەوە مشکلەیەم عالەمە نییە بەڵام سەرمایەدار بیت خاوەنی کۆمپانیا بیت دەسەڵاتدار بیت پشی کچان هەڵخڕێنی بە پۆست و بە پارە بەکارن بهێنی و بیشیان کەی بەتەڵا بۆی خەڵکیکە بێ بەداوەوە لەسەر ئەوەیش ئەبێ هەمیشە ئەوانە ڕسوا بکەن بەڕاستی ئەگینا وەکوتر لە ژیانی شخصیت کەسێکاچی ڕوەداوە مشکلە و عالەمە نییە خۆشەویستانی ئارام ئەحمەد باشە خۆشەویستان سەرەتا هیچ کەسێک بە حسابی هەڵە نەکا کەس مرۆڤ دۆستی بە ئارام ئەحمەد نەفرۆشێتەوە بەڕاستی و نەکەر من کڕیاری نابم بەڵکو کەس بە کەس بەڕاستی کڕیاری نابێت من باسی هاوکێشەیە دەکەم لە بینی کچە کوردێکی ڕۆژهەڵاتیە وە کچە عەرەبێک کە هاتووە بۆ گەشت و سەیران و گەشت و گەڕان خنکاوە لە ئاوەکەی ئەحماوە من یەم ئەم هاوکێشەیە لەبارەی ئینسانیەوە هەڵەسەنگێنم و بزانین تای ئەم تەرازوە چۆنە بەڕاستی بزانین بابەتەکە ئیلاقەی بەسەر ئینسان دۆستیەوە هەیە یا ئیلاقەی بەسەر ڕۆحی جاشایەتیەوە هەیە ئینسان دۆستی کاتێک مانادارە کە تۆ بۆ مناڵەکەی خۆت ئینسان دۆست بی بۆ دراوسەکەی خۆت بۆ کۆڵانەکەی خۆت بۆ شەقامەکەی خۆت بۆ شارەکەی خۆت ئینسان دۆست بی هەر کاتێ تۆ ئەمە بە عەمەلی سەلمان کە تۆ بەڕاستی ئاوا مرۆڤ دۆستی ئەو کاتە ئەبێ بۆ دەرەوەی دنیای خۆشی مرۆڤ دۆست بی قابلی قبوڵە لەمە بەدەر جاشایەتیە و جۆرێکە لە خۆفرۆشی و لە خۆ بەکەم زین بەڕاستی نەک ئەوەی کە کسێکی ڕۆژهەڵاتی ئەوەی کە بە درۆن بریندار کرا و نەخۆشخانەکان وەریان نەگرت لە سێمانی تا شەهید کرا دەیان پیا و ژنی تر شەهید بوون یان مردوون چ کوردانی ڕۆژ ئاوا چ باکو و چ ڕۆژهەڵات 50 کەس لە دۆریان کۆ نەبوونەتەوە بۆ مزگەوت یا بۆ تەرمەکانیشیان جا ئەمە پێڵن بانێکە و دووهەوە خۆشەویستانی ئارام ئەحمەد هەمووشان ئەزان بەڕاستی کە بانێکە و دووهەوە یعنی چی ئەو نازانم چییە بەهادە سەر ئەو شاشەیە ئەلوێن تێناگەم بەرحەڵ ئەمە پێڵن بانێکە و دووهەوە خۆشان بگەن ئەزان کە بان دووهەواکە ماناکەی چیە چونکە بانە بێ یەک هەوای هەبێ نابێت دوانی هەبێ ئەوەیشی جاشەکان بۆ کچە عەرەبە کردیان هەروایە و هەمان ئەو هاوکێشەیە بەڕاستی کە ڕۆحێکی جاشایەتیە
و هیچ کەسێکیش قسەی قۆڕ نەکا گوایە ناسیۆنالیزمی کوردی وابی دەکاتەوە ئەمە نەتەوە چێتی و قەوم چێتیە و وەک ئەوەی کە عەرەبەکان ماشەڵڵا زۆر سۆسیالیست و زۆر ئینسان دۆست بن کوربابە ئەوان نەکەن ناسیۆنالیزم بەڵکو فاشیزمن بربەرین ئەوان سەربڕن سەربڕ لە کاتێکا کە لە سووریا کێشە بووم هەر عەرەب بوو جانتاکەیە بەشان یاچوو بۆ ئینسان سەبڕین بۆ سووریا بوو بە داعش باش نییە ئاوایە ئەوان هەمیشە دشی گەلەکەی ئێمە بوون وەکو ئەوەی کە عەرەب بە درێژایی مێژوو بە داگیرکاری فتوحات خاشی ئێمەیان داگیر نەکردبێ وەک ئەوەی بە درێژایی مێژوو عەرەب بچووکترین بەزەی سۆسی بۆ ئێمە بۆ کورد هەبوو بێت باش نییە ئازیزانی یارا مەحمەد کورد ناسیۆنالیزمی نییە بەڕاستی جاشی هەیە جاش خێڵی هەیە عەشیرەتی هەیە دیوەخانی هەیە بنەماڵەچێتی هەیە جا ئەگەر کورد دەستی بگەیشتایە بە ناسیۆنالیزم چەمچینەتەوە بۆچی 35 ساڵی ڕەبەقە ئەوە تا دوو باندی چەتە گەلی وەکو یەکێتی و پارتی ئاوایان بەسەر هەرێمی کوردستاندا هێناوە باشە ئەگەر بەڕاستی ناسیۆنالیزم بوونی هەبوایە بە مانای کەلیمە هەتا ئێستا دوای 35 ساڵ دەستوریان نییە یاسایان نییە دادگای سەربەخۆیان نییە دادوەری سەربەخۆیان نییە هێزی سەرباسی و ئاسایشی پۆلیسیان جودا جودا هەرێکە هێنی خۆی هەیە بۆیە کورد جاشی هەیە نەوەکو بەڕاستی ناسیۆنالیزم و نیشتیمانپەرۆر و ئالەم بابەتانە ئەو کاتێک کە هەڵەبجە کیمیاباران کرا هەمومان یا زۆربەمان لە بیرمانە لە هەموو جیهانی عەرەبیە یەک تەنها عەرەبێک ناوزەتی دەرنەبڕی کە ئەو شارە بۆ ئەخنچێن بۆچی مناڵن ئاوا بە گازی خەدەر ئەخنچێن بەڕاستی ئێستا سەدان ئەقڵ جاش بە گوڵەوە بۆ کشێک دەوەستن کە بۆ سەیران و خۆشی خۆی هاتووە و خنکاوە بەڕاستی بەڵام هەر ئەمانە بۆ کشێکی ڕۆژهەڵاتی مویان نەبزووە نەچوونە پرسەکەیشی باشە ئێوە واتان کرد بۆ بیندەرانی هەڵەبجە هەر بەڕاستی هەرواتان کردوی ئێوە ئەو خەڵکی کە لێ بوون هەندێکیان کە من ئەیان چوشمەتە خەسەخانە بۆ لایەن کە بە گازی کیمیاوی بریندار بوون لە خەسەخانەکانی ئەڵمانە کەوتبوون وێنێشم لەگەڵیان هەیە کە ڕۆژتون بۆ لایەن هەمویان بێکەس لەوێ تیاچون و مردن هیچ کەسێ لە سوچی مێدیایەکەوە لە تیڤیەکەوە باسی نەکردن بەڕاستی یعنی ئەمانە کە کیمیابەرانی هەڵەبجە بریندار کرابوون ئەمردن لە خەسەخانەکانی ئەوروپا کەس ناچوو بەلایەنە یان ئەچوون ئەپارانەوە لە دەسەڵاتدارانی یەکێتی و پارتی کە بەشکم فڵانە کەس بریندارە بینێرن بۆ ئەوروپا بۆ ئەوەی نەبرێت ئێوە هەر بەڕاستی بۆ شارەکەی خۆتان وان لە هەڵەبجەیە هەر کات بۆ کچەکانی خۆتان ئاوا وەستان ڕێستان گرتن یەکگرتوو بوون بە گوڵەوە چوون بەرەو پیریان ئەو کاتە ئەڵێم ئافرم ئەم کارەتان بەڕاستی مرۆڤ دۆستانەیە بەرامبەر ئەوانەی کە هەتا ئێوەش بە مرۆڤ نازانن سەدان هەزار کورد ئەنفال کرا یەک عەرەب نەیوت بۆ واکەن لەو میلەتە بەڵکو پێیان خۆش بوو بەڕاستی ئەهاتن بەشداریانەکرد لەگەڵ لەشکری عێراقیە بۆ ئەوەی باشتر و زیاتر کورد ئەنفال بکرێ باشە من خۆم لە ئەوروپایەم زۆری کوردیش کە لە ئەوروپایە شایەتی بۆم قسەی من ئەدەن لە ئەوروپا بە زۆربەمان وتراوە ئەمانە ئەوانن کە وڵاتیان نییە ئەها چەند شەرمەزاری وڵاتی نەبێ یان ئەوانەی کە وڵاتیان نییە ئێستا بە نمونە لەم یاریانەی کە ئێستا یاری فۆتباڵەکرێ لەم ڕۆژانە هاوکارێکم وتی بەداخەوە ئێوە وڵاتان نییە ناتوانن بەشداری یاریەکان کەن لە جامی جیهانیە ئەها چەند ئێمە سوچین لە ئاسی دنیا بەڕاستی شێوای لە ئێمە کردووەکە لە ناو ئەوروپای و ئەمریکایە تعلیقمان لێبن کە ئێمە هینمان نییە ئێمە نیشتیمانمان نییە ئێمە خەڵکانێکی بێنیشتیمانین شێوای لە ئێمە کرد مەگەر فاشیزمی عەرەبی نەبوو فاشیزمی تورکی نەبوو فاشیزمی فارسی نەبوو بەڕاستی مەگەر ئەوانە نەهاتون بۆی کە هیچ شتێکی ئێمە لەم مێژوە بەڕاستی نەهێڵن ها من تێناگەم لە ئێوە بۆ نەخۆتان بە سوگەزان لە بەرامبەر ئەمانە شێوای لە ئێمە کردووە کە لە ئەوروپا تعلیقمان لێن هەر کەسێ مەحکوم بێ بە کورد بوون ئەڵێ تۆ نەتەوە تۆ نیشتیمانی نییە ئەوانە کەسان کە بێ نیشتیمان بەڕاستی باشە ئێمە ئاوا سوکراین لە ئاسی دنیاە بەدەستی برا عەرەبەکانتان و برا تورکەکانتان و برا فارسەکانتان بە نەفرەت بن بۆ خۆتان و بۆ ئەقڵتان و بۆ شەرەف و کەرامەتێکە نیتانە باشە کاکە ئێمە تێ هەڵدراوی دەستی عروبین دەستی تورکەکانین دەستی فارسەکانین ناسیۆنالیزمی چی کورد کوا ناسیۆنالیزمی هەیە باشە لەم ڕۆژانە ئاگام لێ لەسەر شەقامێکە مایشێک لە زەلامێکی خاتە مقابلەی خەڵکێک کرد گفتوگۆوانە لەشی پرسی وتی باشە چەند ئاژەڵی دەریاییمان هەیە چەند ئاژەڵی دەریایی یا حیوانی دەریایی وتی حوشتر ئەگەر من ئەو کابرایە بوومای ئەموو هەی حوشتر کە بەقی حوشتری عەقڵ نییە حوشتر هی ئاویە ها ئەمە عەقڵەکەیەتی ئیتر چوزان ناسیۆنالیزم چییە بەڕاستی کاکە لە جیهانی دەوروبەرمانە زۆر جار
تووشی فۆرم و یان جۆری لە چەمکی ناسیۆنالیزم ئەبینەوە بەڵام بەڕاستی ناسیۆنالیزم ماناکانی چین با پێکەوە ئەم شەو تۆزێ قسە لەسەر ناسیۆنالیزم بکەین دوای ئەژنە سەر بابەتەکانی تریش ئازیزانی ئارام ئەحمەد ناسیۆنالیزم بزوتنەوەیەکی ئاڵۆز و فرەلایەن و فرەڕەهەندە کەوامان لێ ئەکا پەیوەندیمان بە وڵاتەکەمانەوە بە کەلتورەکەمانەوە بە زمانەکەمانەوە هەبێ باشە یعنی زیاترە لە تەنها هەستێک بەڵکو چەندین ڕەهەندە و چەندین هەستی ئینسانی و نیشتمانپەروەریە بەڕاستی بزوتنەوەیە کە ڕەگ و ڕیشەی قوڵی لە مێژووی پێکاتەی ناسنامەمانە هەیە لە حەقیقەتە هی هەموو گەلانی ئەم دنیایە بۆیە کە ئەپرسین ناسیۆنالیزم چییە؟ ناسیۆنالیزم بریتیە لە پەیوەندی بەهێزی وڵاتێ یا گەلێکی دیاری کراو پەیوەندی بە خۆشەویستی بۆ زێدی خۆی و خواستی پاراستنی بەژەوەندیەکانی ئەو وڵاتەی کە هەیەی ئەو خاکەی کە هەیەی ئەمەش ئەتوانێت بە شێوازی جۆراوجار خۆی دەربخە لە کۆمەڵێک وەکوتم ڕەهەندە ناسیۆنالیزمی کەلتوریمە هەیە بەڕاستی کە ئێمە هیچ شتێکمان نییە هەست بە پێویستی ئەەکەی کە کولتور و زمان و نەریتی خۆت بە نرخ بزانی و بیپارێزی نەکو وەکو ئێمە کە هەمیشە دژی هەموو شتەکانی خۆمانین وەشتی هاوردەمان لا قیمەت هەیە هەتا نرخی تەماتەکەی خۆمان نازانین کەی پێنجێنە بەڵام تەماتەکەی ئەسفەهان و تارەنەوەمان پێ زۆر باشە شتەکانی خۆمان قیمەتی نییە بەڵام شتی تورکیا زۆر باشە بەڕاستی لەمەش بەدەن ناسیۆنالیزمی سیاسی هەیە دەتەوێت وڵاتەکە سەر بەخۆ بێ چارەنووسی خۆی دیاری بکە ئاخر ئەمە لە کوێی دنیاە بەڕاستی ئەمە ینی نابێ ئەمە بێ بەڕاستی بۆچی ئەبێ ئەمە نەبێت پاشان ناسیۆنالیزمی ئابووریمان هەیە باش نییە ئەو کەسانەی کە ئەوان یێن بۆ من دەنگ وەرناگرم بەڕێستان داوای لێبوردنەکەم گرنگیدانە بە پاراستنی ئابووری نیشتیمانی خۆت بازرگانیە ناوخۆیەکانە ئەوەی پەیوەندی سەرخان و شێرخانی کۆمەلگاوە پەیوەندی بەوە هەیە لە مەیدانی ئابووریدا ئەمەش هەر ناسیۆنالیزمە بەڕاستی تۆیەی لەبارەی ئابووریەوە خزمەت بە گەلەکەی خۆتەکەی خزمەت بە هاوزمانەکانی خۆتەکەی و خزمەت بە نیشتیمانەکەی خۆتەکەیت ئەمە لە ئاسی دنیا هەروەیە بەڕاستی بۆیە چوارچێوەی مێژووی ناسیۆنالیزمیش ئەتوانین بڵێن ڕەگ و ڕیشەی لە سەدەی 19ەمەوە هەیە ئەو سەردەمەی کە زۆرێک لە وڵاتان ناسنامەی خۆیان دۆزیەوە کەچی هەتاوەکو ئێستا ئێمە نەمان دۆزیوەتەوە خەڵکیش بە ئێمەڵێ ناسیۆنالیزم ئێوە ئەوە نەتەوە پەرستیە کە ئێوە ئەیکەن بەڕاستی باش نییە لە ئەوروپایە بزوتەوە جۆرەکان سەریان هەڵدا کە هەوڵیان بۆ سەربەخۆیی خۆ بەڕێوە بدن دەدا باشە وەکو وڵاتانی ئیتالیا و ئەڵمان و ئەلم بابەزە ئەمبەتانە کەچی ئێمەی کورد هەتا ئێسا نە زمانەکەمان یەکگرتووە نە نەتەوەکەمان یەکگرتووە نە نیشتیمانەکەمان یەکگرتووە نە حکوومەتمان هەیە هیچمان نییە کەچی هێشتا خەڵک بە ئێمە هەر کورد خۆی چونکە بۆ لەبێت داگیرکرد وا فێری کردووە ناسیۆنالیزم بۆ پیسە ناسیۆنالیزم نەچن بەلایە لە ڕاستیە باش نییە بەڵام نەتەوەکانی تروان ناڵێن عەرەبەکان تورکەکان فارسەکان دنیا هۆڵندیەکان بەڕاستی وا ناڵێن ڕێزی ناسیۆنالیزمبوونی خۆیان ئەکەن بەڕاستی ئەمانەی لای ئێمە ناسیۆنالیزم بە فاشزم تێگەیشتون یان بە نەتەوە پەرستی تێگەیشتن کە هەموو گەلانی دنیایان پێ ئینسان نەبێ بەس خۆیان پێشت بێ ئەمە قسەی قۆڕە بەڕاستی ئەمە ڕێک داگیرکەران لە ڕێگەی ئینسانە دینیەکانەوە لە ڕێگەی چاواشەکاری کۆمۆنیستەوە هێناویانە کە تۆ بێت دژی هەموو ئەم شتانە بیت بۆیە ناسیۆنالیزم بەپێی هەموو سەردەمەکانی خۆی تۆ یەک خوێندنەوەی بۆکەیت ناکرێت ناسیۆنالیزمێکی هۆڵندی بهێنی لەو ڕوانگەی و تۆ بەسێری خۆمان کەین کە ناسنامەشمان لە خەتەرایە ئێمە بابا ئێمە وجودمان لە خەتەردایە زمانمان لە خەتەردایە هەموو شتێکی ئێمە بە دێشایی سەدان ساڵ لە خەتەرایە بەڕاستی تۆ بەچی ئەڵێ ناسیۆنالیزم کامەیە کورد ناسیۆنالیزمەکەی زەحمەت نەبێ یان کامەیە ئەلمانیەکەی کورد باش نییە بۆیە ئەمە بە جۆرێک زۆر جا مرۆڤەکان لە کاتی ڕووداوەکان نوێگو هەتا پێ ئەوەی وەزشی کە باسم پێ خۆشەویستە پەیوەندی بە وڵات ئەوەش بۆ خۆجێکە ناسیۆنالیزم باش نییە ببینن ئێستا تیپی ئەوانەی هۆڵندا هەموو گەلی هۆڵندا ئاوا لەسەر پێیە بۆی تیپەکەی خۆیان بیباتەوە ئەمەش ناسیۆنالیزمە بەڕاستی ئەمە ناسیۆنالیزمە جا تۆ پێ دوایە ئەمە بە فاشیزم تێگەی کەیفی خۆتەوە ڕاستی بەڵام ئێمە ئەو تیپێشمان نییە کە یاریکە وەکو کورد بڕۆ سەیری گەلی ئەڵمانکە تیپەکەی کە ئێستا یەک ئەڕوا یاریەکە هەموو گەلی ئەڵمان لەسەر پێیە بۆی وڵاتەکەی بیباتەوە ئەمەش بۆ خۆی ناسیۆنالیزمە بەڵام تۆی گەڕوگول کە ئێشتا نازانی تۆپ چییە بەڕاستی نازانی تۆپ خڕەیان لا کێشەیە کەشی ئێسایی دانیشی باسی ناسیۆنالیزم بۆکەیت کە تۆ هیچیشی نییە لە حەقیقەت
من ئەوە تێگەم کە فاشزم دەتوانێت بێتە هۆی وەدەرنانی ئەو کەسانەی کە وەکو جیاواز سێن ناکرێن منش بۆ خۆم دژی ئەوم بەڕاستی من مایلم بەوەی کە مرۆڤەکان بە یەکەوە بژین بەڵام ئەبێ ئەویش حساب وەکو ئینسان بەڕاستی حسابیش بۆ من کە باش نییە ئەمە بۆ خۆی گرنگە چونکە بۆ هاوسەنگی لە نێوان شانازیکردن بە وڵاتەکەت و کراوە بن بەڕۆی کەسانی دیکەدا ئەبێ خۆت بیدۆزیتەوە بەڕاستی تۆ چۆن شانازی بە زمانی خۆت بە کەلتوری خۆت بە گەلی خۆت بە نیشتیمانی خۆ دەکەی و چۆن یەی ئەم دەرگایش ئەەکەیتەوە ڕوبەن زمان و نەتەوە و ڕەنگەکانی تر کە بە یەکەوە بۆ خۆتان بژیت باش نییە ئەگەر تۆ ئەمە نەکرد تۆ بەڕاستی دۆڕاندوتە ئەها گەلی هۆڵندا چۆنە نیشتیمانی خۆی هەیە سیادی خۆی هەیە ئاڵای خۆی هەیە زمانی خۆی هەیە سیستەمی خۆی هەیە بەدەیان نەتەوەی تیش هاتون لە هۆڵندا بۆ خۆیان ئەژین و هەمووشیان بەیەکەوە بۆ خۆیان ئەژین هەر کاتێک تۆش ئەمە بوو ئەو کاتە بۆ خۆت دابنیشە بۆ خۆ بژی بەڕاستی با هەموو گەلانی دنیا بێن لەناو تۆ لەگەڵ تۆ بژین زۆر ئاساییە ئەمە بەڕاستی کاک باش نییە بەڵام ئەوەی ئێمە دوو شاتان بەدەستەوەیە هەولێر و سلێمانی 35 ساڵە بۆتان ناکێتەوە بە یەک 35 ساڵە ئێوە ناتوان لە کوردستان حکومەت دروستکەن بەدەستی جەلالی مەلاییەوە باش نییە بەڵام ئێوە هیچ هاوسەنگیەکتان نییە لەکوێ شانازی بە تاک و کۆمەڵگا و خاک و کەلتوری خۆتانەوە ئەکەن زەحمەت نەبێ کامتان ئێوە بێحورمەتی بە زمانی خۆتانەکەن بە هەموو شتێکی خۆتانەکەن بەڕاستی من خەڵک پێوتوم کە ئەگەرم بۆچی ئەو جلی کوردیەوە تۆی لایڤەکەی بۆ جلی کوردی چێتی کاک بە دزداشێک بەلاتەوە ئاساییە بەڵام جلی کوردیەکە پیسە بەڕاستی چۆن داگیر کرد مێشی ئێوەی ئاوا بۆگەن کردەوە بەڕاستی چۆن ئێوەی ئاوا بۆگەن کردەوە ئەو مێشکەی ئێوە بەڕاستی ئاوایە هەرێمێکتان هەیە ئەمە هەرێمەکەی ئێوەیە دوای 35 ساڵ کوردێ ئەچێ بۆ بەغا ئەبێ بە عەرەبی قسە بکات عەرەبێ بۆ ئەحماوە ئەبێ کوردەکە هەر بە عەرەبی قسە بکات ئەمە یعنی چی یعنی عەرەب نەتەوەی سەردەستە زمانەکەشی زمانی سەردەستە کورد پاشکۆیە هیچ قیمەت و ئەرزشێکی نییە بەڕاستی ئەمە ڕاستیکەیتی بەڵام من هاتووم بۆ هۆڵەندا هیچ هۆڵەندیەک هەر ئەسەن گاڵتەی بە عەقڵم یەگەن بە مەسەلەی کوردی باس بکەم لەتیفی چی کاکە بە ناموسم بە ویژدانم بە کەرامەتم نیوەی کۆمەلگای باشوور شەوانە ئەو ئەکا لەتیفی سەرفی کردوێتی هەمووتان ئەوەکە شەوانە بە چات کاکە بۆچی خۆتان لە مکتب بە ئاشەفی شەریف کاکەجیان خۆ ئاگامان لێتانە بەڕاستی کاکەجیان شەوانە هەزاران ژن و پیا و کچ و کوڕ بە یەکەوە خەریکی چاتی سێکسین بۆچی دانیشتن شەکەتەن وا گەورە کردو بە قوربانتان بم کێشە دیاریش نییە ئایا تا چەنە چۆن نییە بۆ نەبێ ئاگامان لێ نەبێ کاکە ئەو خەڵکە چیەکە برا ئەراوەڵ ئێستا باسی ئەوەشتان بۆکەم پەرلەمەکە بۆیە فکر و دنیابی ناسیۆنالیزم دەتوانێت یارمەتی بدات لە داڕشتی ناسنامەکەتە هەستکردن بە کۆمەڵایەتی و سەربەخۆیی پێشکەش بە تۆ بکە بڕاستی بۆیە کاتێ هەست ئەەکەیت پەیوەندیت بە وڵاتەکەتەوە هەیە ئەمە دەتوانێت سەرچاوی هێز و پاڵنەر بێ چوارچێوەیەک دابین دەکا کە دەتوانیت بەها و بیر و باوەڕەکانت تێدا ببینی بەڕاستی ئەمەش دەتوانێت لە شێوەی مەسەلەن دانان بە کولتور و مێژووی خۆتە هەستکردن بە بەرپرسیارەتی هاوبەش بۆ داهاتوو لەگەڵ هاوزمانەکانی خۆتە دەرفەتی بەشداریکردنی چالاکانە لە گەشە پێدانی وڵاتەکەی خۆتە لە هەموو مەیدانەکانە بۆیەکە حتا جیاوازی بینی ناسیۆنالیزم و نیشتیمانپەروەریش ئەبێ ئێوە بزانن چییە بەڕاستی نیشتیمانپەروەری بریتیە لە خۆشەویستی و پشتگیریکردن لە وڵاتی خۆت لە کاتێکدا سۆرجان ناسیۆنالیزم زیاتر لەسەر بیرۆکەی ناسنامەیەکی نەتەوەیی نزیکە دەتوانێت بێتە هۆی کۆمەڵی تایبەتمەندی تەواو بۆیەکە ناسیۆنالیزم من لەوە تێگەم هەم ئەتوانێت ئەنجامی نەرێنی هەبێ و هەم ئەرێنیشی هەبێ بەڕاستی دەتوانی شانازی بە سربەخۆیی و بەهێزی خۆتەوە بکەیت باش نییە بەڵام ئەبێت زۆریش دوور نەکەویتەوە بۆیە ناسیۆنالیزمی نەتەوەی سەردەست سەدان ساڵە کار لەسەر ئەوە ئەکا کە ئێمە لە ڕێگەوە دەرکێشێ بمانسڕێتەوە باش نییە یەک دەریا خوێنمان داوە ئەوەمان ماوەتەوە کە ئێسای بینیت بەدەستی چی بەدەستی ناسیۆنالیزم و فاشزمی چواردۆری بەڕاستی ئەو ناسیۆنالیزم بەمانەیە کە بە فاشستن داحقیقەتە بۆیەکە کاتێکە من بە تۆ ئەڵێم چۆن تۆ بتوانی ناسیۆنالیزم بوونی خۆت دەرببڕی ئەوەیەکە خۆشەویستیت بۆ وڵاتەکەت هەبێ لەگەڵ کراوەیی یا بە بەرامبەر بە کەسانێکی تر کە تێکەڵ دەبنکەینە وڵاتەکەتەوە شانازی بە کەلتورەکەتەوە بکە بە زمانەکەتەوە بیکە شانازی بە جنوبەرەوە بکە بە ژن و پیا و ئاساکانی خۆتەوە بکە بە شاعیر و نووسەران و نازانم خاوەن فکرەکانی خۆتەوە بکە باش نییە یعنی قەدری هەموو ئەم شتانە بزانە ئەمە بۆ کوێ خراپە بەڕاستی بۆیە ئێمە هەمیشە بۆ ئەوان ئەمانەمان ڕێزگرتووە بەڵام ئەوان بۆ ئێمەیان نەکردووە لە حقیقەتە هەموو کردەیەک ئایسەر ئەبێت دووسەر نەبێ وەکو ئەڵێن چاپڵا بەدەسێ لێ نادرێ بەڕاستی
باشە ئێمە تاگلایەنە برایەتیەکەی ئێمە بەیەکەوە ژیان ناکەین لە ڕاستیە تاگلایەنەیە بۆیە ئەو هێزەیە کە من هەست بە ئازادی لەوەتەکەی خۆما بکەم خاوەنیشیان خۆم بم ئەو کاتە بە شێوەیەکی تەندروست لە هەموو گەلانێتیش نزیکە بیتەوە بە یەکۆتوان بخۆتان بشین بەڵام ئێمە هەر چوار دەورمان سەدان ساڵە بە فاشزمی شۆرانەی نەتەوەی سەردەست نەک لێمان نزیک نەبوونەتەوە بەڵکو داگیریان کردوین بەڕاستی ئێمان بێچارە کردووە بۆیە لێرەوە من بە ئاشکرا ئێڵێم ئەوەی ئێوە کردتان بۆ کچە عەرەبە جاشایەتیە خۆسوکردنە باش نییە بەڵام بەڕاستی بەلای منش ئاساییە ها وەنەزان زۆر عەجیبە بۆ چونکە هەر ئێوە بوون کاتی بەعس لە دە کەستان حەوت کەستان جاشی بەعس بوون لە دە کەستان حەوت کەستان جاشی بەعس بوو بەڕاستی ئێستا بڕۆ سەیری ڕۆژهەڵاتی کوردستان کە سێ بەشی ڕۆژهەڵات جاشە بڕۆ سەیری باکووری کوردستان کە 5,000 گریلا هەبێت 100,000 جاش هەیە بەڕاستی کورد ئەمە واقعیەتی ئەمە بۆ خۆی جاشایەتیە مەیکەن بە ئینسان دۆستی و مرۆڤ دۆستی و ئادەم بابەتانە تۆ کە مرۆڤ دۆست نەبی بۆ هاوسێکەی خۆ بۆ هاوسمانەکەی خۆ لەکوێ مرۆڤ دۆستەبی بۆ کشێکی قوربەسەری عەرەب کە هاتووە لەوێ خنکاوە تۆ جاشایەتیەکەی بەڕاستی هەر لەبەرەوەیشەکە ڤیدۆیەکەی تۆ بڵاوی ئەەکەیتەوە بۆی عەرەبی بینە بڵێ وشت خوا میدێتەوە وڵای زۆر میهی من ئەها چۆڕیژیان بەستەوە کچێ خنکاوە ئەمە پێڵن جاشایەتی بەڕاستی نەک مرۆڤ دۆستی عەرەب جەڕتان بۆ لیابمانەی کەلیمە کە ئەو ئەحمەقیە لە ئێوە بینێ بەڕاستی ئەوایە هەب باوەڕکە هەبووە ئەزیزان کە سوکاری ئەنفار کراوە کاکە باشە کەچی خۆی بۆ بەجاش باش نییە خۆی بۆ بەجاش کاکە ئەی هاوار ژێوێ بە کە سوکاری ئەنفارەکە خۆبی بەجاش لە دوای ڕاپەڕین خەڵک هەبووە بووە بە پیاوی فلانە مستشار لە دیوەخانەکەیە بووە هەموو کەسی ئەنفال کراوە مستشارەکەش خەڵکی ئەنفال کردووە بووە بە پێشمەرگە یا بەجاش لە ئەو مستشارە بەڕاست ئەوە ئێمە ئەو میلەتین لە حقیقەتە تەواو هەموو میلەتی ئێمە هەتاچی کۆمەلگای ئێمە ئاری هەسینەکە چۆن پارتی باشی کوشت هەجاشی پارتیشە بەڕاستی ئێمەش عەرەب ئەمان کوژی هەر بێ جاشی عەرەب تمام ئێمە ئاوایان چونکە بۆ لەبەری گەلێکین کە سۆ کراین بە مالێکین پێتان ناخۆش دەبێ وامالیات و ئێمە کەسایەتیمان نەماوە لە حقیقەتە باش نییە بۆیە کاتێ مرۆڤ دۆسی ئەبوو کە بۆ کشە کودە ڕۆژڵاتەکەیش کە نەخۆشخانەکانیشتان وەریان نەگرت بۆ ئەویشتان بکردایە ئێستا وڵای ڕاستەکەن کاکە نوخشە سێکسی ئەگەر هەسایە بۆ کشە ئەوەی کردایە بنمونە ئێستا ئەموو دەست خۆش بێ وەڵا ها بۆ کشە کوردەکە وای کردووە بۆ فلانە کچی ڕۆژ ئاوا وای کردووە بۆ فلانە کەسی باکوور وای کردووە بۆ ئەمی ژواکە وڵا ئێمە ئینسان دۆستیە باش نییە بەڵام نوخشە سێکسی ناچی ئەم کارە بکا بەڕاستی ئەچی ئەبوو جاشێک ئەچی ئەم کارەکە بەڕاستی بۆیە کاتێک تۆ دەرهەق بە هاوزمانێکی خۆت هێندە بێ هەڵوێست و سووکیت بۆ کچە عەرەبێک ڕیس ئەبەسی بەگوڵەوە تەنها ئەوە ڕۆحی جاشایەتیە کە لە ناو تاشی کووردا باڵایە و هەر ماوە و هەر ئەژمێنێ بەڕاستی لەم بەدەشتێکی تر نییە ئێوە وا ئەزانن ئەگەر ئەمەتان کرد عەرەب پێزانێ دەڵێ ماشەڵڵا چەند میوان دۆست و ئینسان دۆستن ها بۆ ئەگەر کچە کوردێ لە بەغا بخنکایە عەرەبەکان وایان بۆ کرد زەحمە نەبێ مەگە هەر ئەوان نەبوون کچەکانی ئێوەیانە بدە مەلحاکانی میسر و دانسیان پێکردن و سێکسیان لەگەڵا کرد بۆ هەزاران کشی کورد برا عەرەبەکانتان نیان بر ناخە ژێر خۆیان نیان کرد بەڕاستی ئەوان نەبوون کشانی شنگالیان برد دەستیان پێکردن زەحمە نەبێ ئەوان نەبوون ئەی کێ بوو بۆ لە حەڵەب کوردەکانی ڕۆژئاوا چەند ساڵ دانیشتن لەگەڵ عەرەبەکانی حەڵەب و ئەوانە عەلە ساس ئەواکەن لە دواییە لە یەک ئاڵو گۆڕا پەلاماری کوردیاندا دەیان کەسیان کوشت باشە ئەوان ئاوان دەرهات بە ئێمە بۆیە سەرکەوتون ئێمە سووکی سووک بۆیە هەر لە ژێرەوەین بەڕاستی باوەڕتانە بێ عەزیزان پوش هەر وایە پوش پێیان دێ بۆیە ئێمەش لە ژێر پێین بەڕاستی عەزیزان لە ژێر پێین خۆ چارە چیە سروشتی خۆمان وایە بەداخەوە بەڕاستی بۆچی باسی دەتیف بکەم بەس ئاغا تۆ شەوا ناکەی شەو چات ناکەی بۆ فڵانە ژن و بڵێیت خوا وەرە ئەوە نایکەی نایکەیت ئەوە بەڕێزان ئەڵێن ڕۆژێک کابرایەک لە گوندێکە بەر لەوەی لە بسمونە و قسەکان بامشتان بۆ جێنس ئەو مۆزوعە ئەڵێ کابرایەک گەبێت لە گوندێکە ڕۆژێک دوو لە ڕێوە بە کەرێک و بەسەر کەرێکەوەی بینی لەگە کەرێکا سێکسەکە کاکە لەو گوندا سووک و سەلیمیەکەن ئای کەرەکەی وا لێ کردو ئەوە فڵان کەس و ئەوە دار و بەرئیزانێ وەڵا ئەیش ڕۆژێکی جومعە کە هەمووی گوندەکە کۆبەتەوە لە مزگەوتە خەریکی نوێژی جومعەن قورئانێک گەبات و ئەچێتە بەر دەرگای مزگەوتەکە ئاوا ڕاوەسی باش نییە کە نوێژەکە تەواوەکەن ئەڵێ چێ لەگەڵ کەرا ئەو کارەی نەکردووە بە لەژێر ئەم قورئانەوە بڕوات چێ نەیکردووە لەژێر ئەم قورئانەوە بڕوات لە دواییە هەر هەمووی لە شوێنێکی ترەوە ئەڕۆن چونکە هەمووی لە کەرەکە کردوێتی
باش نییە ئاخری مامۆستای ئاینی مێنێتەوە مامۆستاکەش ئەڵێ بەخوا مش لێوە نەڕم لەبەری مش ئەوم کردووە سیرەکەی هەموو گوند پیاوەکانی گوندەکە لەگە کەرا ئەویان کردبوو کەشی ئەو داماوە جارێک کردبووی وەڵایەت ئاوە حەیان بردبوو جا ئەمە ئێسش وای لێ هاتووە بەڕاستی ئاجیزان وای لێ هاتووە خۆ تۆ چی لێکەی بەڕاستی مێژۆکە بۆ جۆرەیە کاکەچە ئەمە ئەوەیە ئەزانم بەڕاستی هەندێک گەمژە هەیە ئێستا سنگ دەرەپەڕێن کە گوایە کورد بیوان دۆستەوە و ئینسان دۆستەوە ئەم قسە قۆڕ و قسە کوچانە وەکو ئێمە نەزانین بەڕاستی بەڵام ئەمە بە هیچ جۆرەوانیە لەم هۆڵندای ئازیزان دەیان کەس بخنکێ چونکە سیستەم هەیە بمرێ مێژ میوانی کەس نییە دەوڵەت یان کەس و کاری تەرمەکەی دەنێرنەوە بۆ تەواو ئێستا من سبێنێ بمرم تەرمەکەم ئەنێنە وڵاتەکەی خۆم لەبەرەوەی من نزیکەی 25 ساڵە فەزەی گرینم پارەی مردنم ماوە هەموو مانگانە پارە ئەدەم کاتێک کە بمرم ئەو ڕێکخراوەی کە من چەند ساڵە پارەی ئێمێ غەسپە لەسەری جەنازەکەم بنێتەوە وڵاتەکەی خۆم هیچ شی تێ ناچێت بێ ئەوان هەموو پارەکەی بن بەڕاستی هەتا دوو کەسی لەگەڵ بڕاتەوە ئەبێت تکتی ئەوانیش با لە حقیقەتە چونکە بۆ لەبەرەوەی وڵاتە سیستەمە ئەوە دەوڵەت و هینە خەڵک حەقی بەسەر ئەو مۆزوعانەوە ئیشی دەوڵەتە لە ڕاستیە لەبەر ئەوەیە لە ڕۆحی ئەمانەیە جاشایەتی نییە بەڵام تەرمی کەسێکی هۆڵندی لەو پەڕی دنیا دەهێننەوە بەڕێزەوە تەعاملی لەگەڵاکەن بۆ چونکە هوشیارن چونکە گەلێکی هوشیارە بەڕاستی بۆ خۆی ئینسان دۆستیشن ئەوتە ئێمەش هاتوین وڵاتەکانە ئەژین و ئینسان دۆستن و دەوڵەتی هۆڵندا کەمنی تیام یەکەم دەوڵەتێک کە بەڕاستی ڕاسیسمی زۆر کەم تێیە ئەوە بۆیە کچێک هاتووە خنکاوە لە حاجیاوە بەداخەوە بەڕاستی چ بێکتیی گەنج و ئینسانە خۆزگەوانە بووە تیمی تایبەتی ئەکەوێتە گەڕ تەرمەکەی ئەدۆزێتەوە تەسیمی خاوانەکەی ئەکاتەوە تەواو ئیتر ئەم ماستاوە خۆسوکردنە چیە بەناوی میوان دۆستیەوە ئاخر هەرواتان کرد بۆیە تێڵدراوی دەستی مێژن هەرەموتان باش نییە خێزانی ئێوە بەم چاوانەی خۆم بینیمە چووە بۆ تورکیا لە تورکیا خواخوایان بووە بە کوردی قسە نەکەن نەوەکو بێ بزانن کە کوردن لەوێش عایلەی کوردن بینیوە شەقکاری کراون ئازانی ئارام ئەحمەد لەو تورکیایە لە شوێنی ئەوەی کە شوێنی سەیرانگا و شوێنی ئەلەم بابەتانەیە خێزانی کوردن بینیوە لەلایەن تورکەوە شەقکاری کراوە جامانە کوردن هاتون بۆ ئێرە باشنێ سوکاتیان پێکراوە تفیان لێکراوە بەڕاستی ئەوان ئەگەر دەرهەق بە کچانی کورد وا بوونایە دەرهەق بە کچانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا باکوور وا بواە وا ئینسان بوونایە الحەق ئەمانوت بۆ ئەو کچە عەرەبەیش یا هەر نەتەوەیەکی تر وا بکەن ئاساییە ئینسان دۆستیە بەڵام تۆ ڕۆژان تف لە خۆتەکەی اینجا دانیشی لا دێ لە ڕووی دەرەوە بەچی ڕووی خۆ سپیکەیتەوە بەڕاستی بۆچی بە دێژای مێژوو ئەبێ هەر ئێمە میوان دۆست بین ئەی نابرێ عەرەبەکان تورکەکان فارسەکان میوان دۆست بن ئەی نابێ ئەوان ڕێزی ئێمە بگن بەڕاستی کاتێ تۆ بۆ کچەکانی خۆت ناویشتە پرسەکەیەوە بە دوای تەرمەکەیان ناڕۆی قسەیەک ناکەی هەڵوێستێکی نییە بەڵام بۆ کچێ کە بۆ گەشت و گەڕان هاتووە لە ئاوا خنکاوەوە ئەکەیت ئەمە نانی ئینسان دۆستی نە ئەمە سوکایەتیە ئەمە بەسوبوونە ئەمە جاشایەتیە بەڕاستی ئەوە بخۆ بەکەم زانینە بۆیە ڕیز بوون و ئاوە و ویزتان کردو بۆی عەرەبەکان بڵێن بخوا چەند مهمنەوەنە ئەوەشن بۆ خۆتان و بۆ ئەخلاقتان خۆ وەڵای من ژۆک و ئینسانێک بۆ ئەو کچە عەرەبە یا هەر زمانێ بێ هەر ڕەنگێ بێ پێم ناخۆشە بەڕاستی ئالیا ببینم کەسێ بخنچیار پێم ناخۆشە بەڕاستی باش نییە بەڵام لە ڕیزا ئیشی من نییە لە ڕیزا بوەستم بەڕاستی بەگوڵەوە هەر کاتێ بەرامبەرەکەم بەگوڵەوە وەسا من نەک چەپکە گوڵ باخە گوڵ ئەبم بەڕاستی بەرامبەری ئەوەست کاتێککە بۆ کچەکانی خۆم بۆ نەتەوەکەی خۆم بەگوڵەوە وەسم بۆ دەڕێژ بەگوڵەوە وەسم ئاساییە بەڕاستی بۆیە کاتێ نوخشە سێکسی ئەگەر تۆزێ شەرەفی هەبووە کە نیەتی تاوان باش نییە بۆ کچە ڕۆژهەڵاتیەکە ئەوەی ئەکرد بەڵام جا ئێوەی سۆزانی تەنها جاشایەتی و چەمانەوە نەبێ ڕوودبوونەوە نەبێ ئێوە چیتر ئەزانن بەڕاستی بۆیە ئازیزان وەڵڵا مێژوو غەدر لە هیچ کەسێک ناکە کورد خۆی ئەوە ماهیەتەکەیەتی لەبەر ئەوەیە خاشی بە توورەکە بێژاوەتەوە ئەوەتەی مێژوو هەیە تعدای لێکرێت باشە هیچ کاتێ عەرەب و تورک ئێمەیان بە مرۆڤ نەزانیوە جاتۆ بە مرۆڤیان ئەزانی ماساویان بۆ ئەەکەی سەدان کەستان بە گوڵ و ڕیز ئەبەستن و ڤێدۆکەی بڵاوەکەنەوە باش نییە بەوەدای عەرەب شیرین نابن قەسەم بەخوا 50 ساڵی کە ئەگەر زۆینەی سلێمانی و ئاو هەڵەبجە بن بە عەرەب ئەڵێ هەڵەبجە خۆمانە هەیە عەرەب بەم خاکە خۆ خاکی هەڵەبجە کاکەم تەیڕۆ بیارە هەری عەرەبە کاکە کاتی خۆی ئەبوو نازانم عۆجە و ئەبوو نازانم ئەرکان و ئەبوو نازانم کۆمەڵی ناوی قۆڕ هێنێ ئەڵێ کاکە
ئەوە تاخۆ ئەوە عبابەی لێ کاکە عبابەی لێ کە کابرایش عەرەبە لەوێک لەوێ کوشتوێنە ئەڵێ ئەوە تا ئێمە هەر لە مێژووە ئەم هەڵەبجێری خۆمان بۆ بەڕاستی ئەی چۆن تۆ عبابەی لێ هاتووە بۆ کورتکوشتن هاتووە کورد لەوێ تۆپانوێتی تۆ ئێستا ئەچی بۆ لای هینەکەی ئەچی بۆ لای سوژدەی بۆ بێ تۆ تەواوی بەڕاستی تۆ تەواوی کاکە ناپرسیەوە ئەمە بۆ هاتۆ بۆ ئەوێ لێ کوژە ئەم دەستداشە لەبەرە بۆ هاتۆ بۆ ئەوێ زەحمە نەبێ هاتۆ بۆ سەدان کەسی لە تۆ کوشتووە بەڕاستی دەڵێن عبابەی لێ چییە میمە سيقر يسال كنت رنگ لسنا عبابيلي جنب من با ولا يا رام احمد كفري كل جري بعبابيلي هو باشا والله عزيزه هركا سكاري اوكتشا تصلاتي عن هبه يكم كس او نخشد سكسي ابن نكاحيك بقوبي غمر ابن نكاحيك خويا تصلاتي انا ابو انا زين انكي انا هيك باشا بويا كورت هميشه خوي بكم زاني خوي بكساتي أبينين تنها دشت أنا توكاني تريشوا لارمل وكزو كزولة بلان بو خوي زوزر قارمانة كل بو خوي زوزر أعزاء براسي هميشه كل خوي بكمزاني بلان بركي وكو كل بكمزاني بس خلقي تي بي مي براسي يوبرون سي سوشيال ميديا كان عايزاني يا محمد سيدك كودك أبيني بروا بلاماري تركيك عربي فارسي دوش بنشتيك بدا بدك منشتي بينيت نعم بس بلاماري خوان أدن كل كان هميشه بلاماري خوان أدن براسي تنها خليش إخوان لراسيا يعني لازد لو أبنك يكتب بشكين يكتب سوق لراسيا لازد لو أبن والله مناشي عربي تركي فبونا منا صدنا عربي وفارس وترك وأنا هزاش كان عمل 100 مليون بس كل قاشيدات دابني يكسستو الشك من اللايفك عندي قسم كل براسي بيموتن بيوا وتملو مصباحي كل أمي السلامة كابرايكي كنت كاميرا أبات جوروا صدان كشو جني نتوكاني خليكي خوش ملاكا بدزيو اشي رسمي جنيشي كل اجري تابي ازان كاميرا كي اللي يسمونه كاسرنوا لانه هم جناك لو مصباحها هي اشي وينيش نشي كل اجري بو جني كل دك السوكا براسي او انا تيبو موضوعني ها بس جنا كل دك حزكا جنا كل دك بنمنا حزوز جناشين بيبون من ناشي بلاش نجوانا كان بس بوش كل دك كاك بقي ومول اسدو باريكم اسا من الم شقيا باشا مالي كلش تدا مالي كل دوبروي ام شقيا كيبيني بون منا رنگ صد دان شقيا ببريس يك مالي كوديتا اي كهونه توكاين تدا اما انبروا بس شايلو مال عيله كودك زعما كيتي بو بخوا اوبيا وشو ولا جنكي شو اي بي اخلاق هو كرديا خلق السلماني هو الذي هاشنجيا ها اوبيا شو بلاي بلام هزاران سبياو خويك بمالكاني ترى هاد مشكله شيني هنايبيني اصلا سيني مالي هولندي وعربي وتركي وفارس وشو امانه ناك حقيني براسي بس سيني مالك كردك هكا على ها مالك كردك بيا شو بوي بس بوي هازمانك خوي دولار يو عيزو دسكا اهميه ماهيتي كرد راسي كاك اتى الناس مكاك اتى الناس باجني ايشو كاتان هر اويه باسي جنو كشي يكتريكن من إيوه باشا ناسم هميشه إيوه أتاني يكتسو كان براسي جني يكتسو كان كشي يكتسو كان باسي جنو كشي يكترينا كان لشنا كان دانشن باسي جني أو كان باسي أو كان باسي أو كان بلان باسي يجنتو يتنا كان لجنة تنا باجني كيش كسي جوانية بس كل واحد الواقع يعني كنتو شيء أو نخوشي بوا يعني بي خوشة أجا سكاتي بهاز ما كان خوي كزوز باشا براسي أما شو تأكل لسه له براس الواقع هوا يعني ده بازارة بنمونا جنيه كل بيبينه شاي دوية شاي لا مش نجوان نية براسي ك هن جنيه هولندي هي دول ناس اللي كاكا جنيه نتوقعين تدرك فلان بس بكل ده كأبو جوري كاكا دهن نمونة هي كدن تنها بس سكاتي بيكتركن بهو مرتاح بن براسي شو كسروشتكي بوجوري نازم بوجوري ده براسي إيش عزيزني على محمد دوكان دارشي كرت دوكانشي هي لم جادي باورين كردێکی تریژێت لە پەنای ئەم دوکانە کوردەیە دوکانێک دانێ یەکسەر ئەبێ بەشەرە چەقۆ بەشەرە تێڵە پەلاماری یەکترەتەن دایک و خوشکی بۆچی تۆ هاتووی دای پەنامنە مارکێتت داناوە ئەبێ بەشەر چەندین نمونەمان هەیە لە هۆڵندایە مارکێتی چەند تەقانەوە مارکێتی چەند تەقانەوە لە بەریتانیایە لەسەر مەطعەم یەکیان کە لە پاچەکرد بە کوتەک چوار بێن لە زیندان نەخۆشێ خۆ ئەوانە بەریتانیا هەموو تەبینیتانە باش نییە بەڵام هەر ئەو دوکانە کابرایەکی پۆڵەنی بێت تورکیە بێ عەرەبێ بێ دوکانەکە دابنێ ئەم کوردە بەخەیاڵ نایێت بەس بۆ کوردەکە ئابۆ جۆرێ کاکە لاشنی نەتەوەکانی ترە هەر مشکلەی شینی هەر نایبینێ ئاسان
هالمشكلة نية بعد دوكانك هذا دوكانك أمش به همان أشياء به أو هذا هالبوش الموضوع نية شو كبو دبلي كودنية بس أجا كودبو هو رقابة نو الداخل من هاتو اللي بيعيكاتو أو دوكانه بلام تركيا به حد شيء بشيء بلا كاكا توبو لي دوكان تاني قلنا خد دقيقة براسي يا هولندية بشيء بهولندية بلا توبو دوكان اللي فنامنا داناوا هموش كانوا يوكم من ويا دوكانك اللي من شيء حد شيء ولا تو شيتي ولا تو تاوني ولا تو تلاقي اما بازار شيء بولا من بولا توي انا زي خويتي مشتري شربتي بويا كاكا بلام لا كرد بوركا بلا ما يكتي اداره تو دكان داخل من دانا ولا وبوليناكم والله ازن لم هولنديا تشندين دكان تقانوتو هني يكتي باشا للصراع او ملته بوي او حركه انا براسي حالتان شلون كوا وڵاتان زەحمە نەبێ کوا خاکتان کوا نیشتیمانتان ئێستا ئەسڵ ناسیۆنالیزمی کوردی بۆ کورد ناسیۆنالیزمی هەیە کاکە ئێستا بەبەرکەرەوە نیشن باسی شێکم کاکە بەڕاستی ئازیزان من لەو گەلەی خۆم کە کوردە ئەترسم بەڕاستی لە کورد ئەترسم بەڕاستی ئەترسم ئێوە شقۆن لە پشتی خۆتانە خدا بۆیە ئاوا زەلیلی کردوون کە ئەحسادە بۆ ناگا بەڕاستی خدای ئێوەی ناوێ بە وەڵڵاهی باشە مرۆڤ ئەبێ خۆی خۆش بوێ ئەبێ هاونیشتیمانەکانی خۆش بوێ من ئەو دراوسەیەی خۆم بە سەر بە نەتەوەیە کە نایناسم ئەبێ احترامی بگرم و ڕێزی بگرم بەڕاستی کاکە ئێوە بۆ ئاوە لە بەرامبەر یەکتراکە بەڕاستی من زۆر لە ئێواتس ئەوە باشیزم باوکم قسەکەی ڕاست بۆی کورد هەر مەسەلەی کوردیشە بەڕاستی کورد وەکو کەوایە خۆخۆرە ئەبێ بە کەمین ئەقاسپێنێ کەو بانگەکات و بۆی خاوەنەکەی پێکەوەکە بکوشە باش نییە سەیری کە نازیزە کۆمەلگای باشوور بە تایبەتی سلێمانی باسی ئەم مۆزوعەکەم جوانترین ئۆتۆمبیل ئەکا بە ناوی لەشفرۆشێکی دەموچاوزی بکاوی باش نییە کە بەقەی ئەحای گوڵە بەس دوور لە ڕێوە بەس گوڵ و گوچی دەیبینیوە باشە کەچی ئەچێ خراپترین سکوتەر یان ماتۆر ئەکا بە ناوی هونەرمەندێکی شەرافەتمەند بەڕێز خاوێن پڕسۆس کەسایەتێکی بەرز عایلەیەکی شەریف و محتەرەمی سلێمانی باشە کەسێکی هونەرمەند ئینسان دۆست خاوەن ئەخلاق نەکەر خۆی هەموو بنەماڵەکەشی کە خاوەنی ئەخلاق لەوەکو کەریم کابانی ڕەحمەتی ئەچن ئەوە ئەکەن بناوی کەریم کابانەوە ئەوە میلێتە بەڕاستی یعنی تۆ نابێت لەو بلێتە بترسی لە واقع ئەبێت لێ بترسی بەڕاستی ئەبێت لێ بترسی چونکە بۆ ئەچێ سیارەیەک ئەهێنێ ئەیکا بە ناوی وەنەوشەوە بۆ نمونە بەڵام ئەچێ ماتۆڕێک ئەهێنێ عەرەبانەیەک هێنێ ئەیکا بە ناوی کەریم کابانەوە باشە کاکەژیان ئەمە بۆ خۆی کارەساتە چۆن تۆ لە خەڵکی ئەوە ناترسی لە حەقیقەتە کاکە لە خەڵکێک کە تا ئەو حەدە نزم و چلوک و هیچ دەبارە نەبوو بوتەڵە بێ واقع کاکە بۆیە هەیە هەر لە خۆ قسە ناکەم هەیە شەوانە خۆی سەرقاڵی ئافرەتە کەیفی خۆتە ژیانی خۆتە بەڵام کاتێک کە شتێک بڵاوە بێتەوە ئەو نە پەلاماری و عالەمە مەتە وەکو خۆ زۆر شەریفی بەڕاستی باشە نابێتەوە تا ئەو دەرەجە دوو ڕوو بیت ئەوەی لە تیڤی سەلەڤیش باسمان کردووە کە زانکۆی سلێمانی لیژنێکی دروست کردووە بڕیارە لێکۆڵینەوە بکرێ و ئەنجامەکەشی بەڕای گشتی ڕابگەێنن واتە هێشتا من دووڕوویی بەڕاستی کارەسات بەداخەوە کەسانێک ئێستا وای لێ هاتووە کە غەرقن لە فەسادی ئەخلاقیە ئەچنە عەمرە ئەچن حەجەکەن باش نییە هەرکە یەشنەوە ئەچنەوە سەربای بەڕەکۆن دەسەکەنەوە بە کارەکانی خۆیان نایکەن بەتوڵە بابێ ئێمە چونێتە مەکە و مەسەلەن حەجمان کردووە یا عەمرەمان کردووە ئەبێت تەواو بگەڕێنەوە جاران وابوو بەڕاستی جاران کەسێک کە ئەڕۆی بۆ حەجیە کردو ئەلەم بابەتانە کە دوایی ئەگەڕایەتە ئەبوو بە حاجی ئەبوو بە کەسێکی پیاوچاک و معقول و وازی لە هەموو شتێکە هێنا ئێستا هەتا ئێرەی غەرقە لە فەسادیە ئەڕوا حەجەکەکە یێتەوە ئەچێتە ئێرەی فەسادی بێئەخلاقیەکە گاڵتەکردنە بە هەموو شتێ بەڕاستی بۆیە خەڵکی ئاوا ئینسانی لێ بترسێ ئەوەی بەس ئازیزان بۆیە ئەم شەو قسانم کرد جاران شاعیرەکەمان وەکو شێخ ڕەزا وەکو ناوی چییە زۆرمان هەبوو بەڕاستی وەکو بێبەش زۆر شیعری هەجوو ئەمانیان هەبوو بەڕاستی ئێستا بەڕاستی بە تایبەتی پیاوە ئاینیەکان کەچی ئێستا پیاوە ئاینیەکان بەڕاستی لە شێعران نەماون ئەزیزانی ئارا محەممەد لە شێعران نەماون ئێستا بوون بەهینەوە نییە ینی ناگەڕنەوە لە هیچ شتێ ڕاستێ ناگەڕنەوە لە هیچ شتێک برادەرێکەیە
بۆی ژێڕامەوتی ئێمە لە پەرلەمانی کوردستانە لە پەرلەمان بووین کابراەکەیە کە سەلەفیە هینە نایچێ ئیخوانیە وتی ئەوش ئەندام پەرلەمانە ناوەکەشی دەڵام من ناوەکەی ناڵم وتی کاکە ئێوە زۆر سێرین خۆ ئەمە پێی ئەمە مارەکردن مەلاوشتی بۆ چییە هەر خۆت ژنێک ئێوێ ئەم شەو لەگەڵ تابێ باش نییە نصيحتي كدون ماموسا نصيحتي خير إخوانيكم وتبي خود للضلي خوتها نيت بين بولي من أمشنا ماريكم ويكم بجني خومو ألم بابتانا كأمنيته هنا يتو حلالة بياني كيوسي طلاقي بي هنا ضلي خوتها نيت بين وطلاقي بوتو يسا آوايلي هاتوكم القاي أم أيضا يعني هونية هموشتك يا سايا كنوا بو إشكاني خوين آوايلي هاتو يسا جاو عندهم برلمان إسا نخوشيشة بما إن جماعتي يقتو وكو نصيحتي أو خلقي آواكرتو باجني اینجا عزیزان پێم وایە ئەوەی بەکر پەتاتە و ئیداری گشتی بخەمە لایەکی تر بۆی زۆر کاتان نەگرم یاریەکەش دەست پێکە ڕێن هەیەدان سەری یاریەکە بکەن داوای لێبوردنەکەم قرار بوو کە ئەم بەششکەم بەڵام ئەوەی لەسەر ئیداری گشتی و سەر بەکر پەتاتەیە ئەی خەمە چەند شەویش ئایندە بۆتان باسەکەم بەڕاستی ئەمانیش ئەچن ئافرەتیان لەلایە ئەچن بۆ تەڵەبدایان ناوە بەڕاستی ئیداری گشتی شێخ ئەحمەدی نۆکان و بەکر پەتاتە ئەم ئافرەتانە جگەل لەوەی کە خوان تێکسیان لەگەڵاکەن و ئەوانە ئیتر ئەینێرن بۆ لای هونەرمەند بۆ لای شاعیر بۆ لای سیاسی بۆ لای ئەوە بۆی ڕسم و ڤیدیۆیان لێ بگرن و بیانکەن بە کۆیلۆ بە جاشی خوان بەڕاستی باش نییە بۆ یەکە ئەومە لە فێشان بۆ باسەکەم لە چەند ڕۆژی ئایندەیە هیوادارم لە ببورن دەبەرەوەی کە قسە و باسەکانم زۆری خایاند ناکرێت درێژەی بەمێ بەڕاستی هەم خۆشم ماندوو بوو قوربانی ئێوە تا جایەکی دێمەوە خزمەتان بەخواتان ئەسپێرم هیوادارم شەوتان شاد بێ و ئومێدەوارم کە ئەو قسانی کە من کردومە تەنها وا مەزان من گۆرایینتان بۆ ئەڵێم گوێ بگرن بەڵکو ڕەفتاری پێ بکەن لە ئەوروپان یا لە ناوەوەند ڕێزی یەکتر بگرن سوکاتی بە بنەماڵ و بە عایلۆ بە کەسوکاری یەکتر مەکەن چاوتان لە ماڵی خەڵک نەبێ چاوتان لە ژنوکشی خەڵک نەبێ خەڵک ژیانی خۆی چۆنەکە بە ئاوابی کا بەڕاستی ئیلاقی بە کەسەوە نییە هیچ کاتێک لە شوێنێکە چاخانێکە دامەنیشەکە لەسەر مێزێک باسی ژن و کچ و ئابڕ و شەرەف و کەرامەتی خەڵک بکرێ بە تایبەتی هاوسمانەکانی خۆت ئەمە بەڕاستی دوتکەی ئەخلاقە و دوتکەی ئینسان دۆستیە من زۆرم لەوانە بینیوە بەڵام خۆشبەختانە ئێستا من وەکو خۆم لەسەر هەر مێزێ دابنیشم کۆمەڵی خەڵکی شەریف ئەناسم بەڕاستی ئەوانە هیچ کاتێک باسی هیچ ئافرەتێک ناکەن باسی ئەخلاقی کەس ناکەن هەکەن بەسەر ژیانی کەسەوە نیە بۆ خوان ئەژین و کۆمەڵی خەڵکە ناسین کە بەیەکەوە ئێمە دۆستین و ئەچینە مەطعەمەکە دانیشەمە ئینسانی شەریف و ئینسانی پاک و ئەلەم بابەتانە هیوادارم کە ئێوەش هەموو لایەتان ئابۆ جۆرە بن و دوورکەونەوە لەو چاوچاوێنە بۆ شکاندنی یەکتر بەڕاستی چ لە ئەوروپا یا لە بریتانیا یا لە کوردستان بەڕحاڵ شەوگاتان خۆش بێ ئازیزان تا جارێکی تر یەمەوە خزمەتتان بۆ ئیدارەی گشتی و شێخ ئەحمەدی نۆکان و بەکر پەتاتە ئەوە بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ خۆشەویستانی من سێو ناوە بەکر پەتاتە تخواوە پیاوەتیە